دۆناڵد ترامپ ئامادەبوونی لایەنی ئابووری دیترۆیت ڕاگەیاند یەکەم پلانی بۆ ئەمریکا بوژانەوەی ئەو شارە غەمبارە و بەشەکەی تری وڵاتەکەی لە سسبوونی ئابووری. ترامپ لە هەوڵێکی ئاشکرادا بۆ بەدەستهێنانی ژمارەیەکی زیاتری دەنگدەران بەڵێنی دا بە کەمکردنەوەی باش بۆ زۆربەی ئەمریکیەکان و هەروەها خەرجیەکانی بەخێوکردنی منداڵ لە باش دەربێت. من پێشنیازی کەمکردنەوەی لە ڕادەبەدەری باش دەکەم بە تایبەت بۆ چینی مامناوەندی ئەمریکیەکان ئەوەش لە ڕاستیدا دەبێتە مایەی داهێنانی بە ملیۆنەها کاری نوێ بە موچەی چاک. دەوڵەمەندەکان بەشی ڕەوای خۆیان بدەن بەڵام هیچ کەسێک هێندە باجی زۆر نەدات ببتە مایەی کار لە دەستدان یا کەم نرخاندنی توانەکەمان وەکو وڵاتێک بۆ پێشبەرگی کردن. ترامپ دەڵێت کلینتن بۆ ماوەیەک لەسەر هەڵوێستی دیموکراتەکان بەردەوام دەبێت ئەوەش کۆمپانیا و کاردیارەکانی بەرەودەرەوەی وڵات دەنێرێت و باجیش زیاد دەکات. ئێمە سزای کۆمپانیەکان دەدەن لەوەی بەرهەمەکانیان لە ئەمریکا دروست بکەن بەڵام ڕێگایان پێدەدەن بەرهەمەکانیان ڕەوانەی ئەمریکا بکەنەوە بێ ئەوەی باجی لەسەر بدەن گەر لە دەرەوەی وڵات بن. کلینتن دەڵێت کاری نوێ دێنێتە دی لە پیشەسازی و ژێرخان و هەروەها وزەی پاک و تەکنۆلۆژیا و داهێنان. دەمەوێت ببمە ئەو کەسەی یارمەتی بدات لە هێنانەدی کار و پیشەی نوێ و بەرزکردنەوەی داهات. لە سەد ڕۆژی یەکەمدا کار لەگەڵ هەردوو پارتێکە دەکەم بۆ پەسەندکردنی گەورەترین خستنەگەڕی سەرمایە لە کاری نوێدا لە وەتای شەڕی دووهەمی جیهانەوە. بەڵێنیشیدا بەکار ئاسانی بۆ گەنجان قەرزەکانی خوێندنیان بدەنەوە و دەست بە کار و پیشەی بچووکی خۆیان بکەن. گەر دەوێت دەست بە کار و پیشەی خۆت بکەیت ئەوە دانەوەی قەرزی خوێندنت ڕادەگرین بۆ ئەوەی لە ڕاستیدا بتوانیت قەرزی تر وەربگریت تا کار و پیشەکەت دەکەوێتە سەر پێ. کلینتن هەروەها ترامپی تاوانبار کرد بەوەی بیرۆکەی نوێی بەدەستەوە نییە. گوتی پلانەکەی بەڕادەیەکی زۆر باش لەسەر کۆمپانیا گەورە و کەسانی دەوڵەمەند کەم دەکاتەوە کە استراتیژیەتێکە شکستی خوارد لەو دەمەی لەلایەن کۆمارەکانەوە لە ڕابردوودا بەکارهات بە بیانووی بوژانەوەی ئابووری. شایانی باسە ترامپ زۆر چالاکانە کار دەکات تا بە کلینتن بگاتەوە دوا بە دوای هەفتەیەک لە مشتومڕەکانی کە کۆمپینەکەی دواخست. شایان پاشا، دانی ئەمریکا.